سەبارەت بە پاراستنی مافی منداڵان و دۆخی منداڵان لە عێراق گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز حەیدەر ئەڵقوڕەیشی سەرۆکی ڕێکخراوی داهاتووی منداڵان. بەڕێز حەیدەر سڵاوتان لێبێت، تۆم کاتتان باش. لە ناوێکێک لە ڕاپۆرتەکانی ئێمەدا هاوڵاتێک لە بەغدا ئەڵێت ئەو منداڵانەی دێنە سەر شەقامەکان بەشێکیان کار بۆ باندەکانەکە، لە ڕێگەی باندەکانەوە کاریان پێکرێت. ئەمە تا چەند ڕاستە کە عێراق بەم شێوەی لێ هاتووە کە باند کار بە منداڵان بکەن؟ بەڵێ بە ناوی خوای بەخشندەی مێرەبان زۆر سوپاس بۆ کوردستان 24 بۆ گفتوگۆکردن سەبارەت بەم بابەتە. بەڵێ ڕاستە باند هەیە، مافیاشەیە، بەڵام ئەو مافیا و باندانە بە شێوەیەکی دیاریکرا و سنووردار کار دەکەن و بەشێکی زۆریان دەستگیر کراون لەلایەن دادگا ئەمنیەکان، بەشێکیشان هێشتا ماون ڕاستەکەی لە کارکردنی خۆیان بەردەوامن لە بەغدا و لە عێراق بە شێوەیەکی گشتی زوم و زۆڵیان هەیە. بەڵێ دۆخی مافی منداڵان لە عێراق لە چه ئاستێکایە؟ ڕاستیەکەی بارودۆخی منداڵان لە عێراق بارودۆخێکە دەتوانین بڵین کە لە خوار ئاستی پێویستە. چارەسەر چییە بەڕێز حەیدەر؟ تەنانەت لە ژێر ئاستی ڕێککەوتنە جیهانیەکان و یاساکان نێتەوە یەکگرتوەکاندایە و لە خوارەوەی ئاستی یاسا نێودەوڵەتیەکان و دەستوری خۆدی عێراقیشدەیە لە خوار ئاستی چاوەڕوانیەکاندایە. بەڵێ چی چارەسەری ئەم دۆخە ئاکات بەڕێز حەیدەر؟ چارەسەری ئەم پرسە بریتە لەوەی کە ئێمە یاسای پاراستنی منداڵانمان هەبێت کە ئێستا لە پەرلەمان پەک خراوە. ماوەی 2 ساڵە یاساکە دەنگی پێنەدراوە و پەسەند نەکراوە. دوای ئەوەش ئەوەی گرنگە جێبەجێکردنی یاسایە بە هەموو شێوازەکان لە هەموو جومگەکان لە سەرۆکی ماڵباتەوە تا دەگۆتە با بڵێن خاوەنکار و تەواوی بوارەکانی دیکەی ژیان بۆ ئەوە بتوانین منداڵی لە عێراق پارێزی. بەڵێ گرنگترین بەند و یاساکانی خود با بڵێن خاڵەکانی ئەو یاسایی پاراستی مافی منداڵان چین کە ئەتوانێت مافی منداڵان بپارێزێ؟ زۆرن ئەو شتانە یاخود زۆرن ئەو یاسانەی کە لە عێراقدا ئاماژیان پێکراوە چ لە عێراق چ لە سەر ئاستی نێودەوڵەتی کە زامنی پاراستنی مافی منداڵان دەکەن. تەنانەت لە شەریعەتی ئیسلامیشدا مافی منداڵ دەستەبەر کراوە، بەڵام جێبەجێکردنەکەی گرنگە. وەکو گوتم جێبەجێکردن لە خوارەوەی ئاستی پێویستە. بەڵێ باستان لەوە کرد کە لە خوار یاسا و پەیوەندە نێودەوڵەتیەکانەوەی مافی منداڵان لە عێراق. ئەمە لەلایەن ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و کۆمەڵگەی نێودەوڵەتی و نیگەرانی دروست نەکرۆ بەرامبەر بە عێراق. بەدڵنیاییەوە ناڕازیەتی هەیە، نیگەرانی هەیە و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی نێودەوڵەتی و نەتەوە یەکگرتوەکان و ئەوانەی بە دیاریکراوی لە عێراق کار دەکەن و پەیوەندیدارن بە بابەتی منداڵانەوە بەگشتی. بەڵام چارەسەر چییە؟ چارەسەرەکە دەتوانین بڵین شتێکی وا ناکرێت تا تۆ یاسایەک نەبێت. ئەو یاسا کۆنەی هەیە، جێبەجێکردنەکەی زۆر لاوازە وەکو پێویست نییەوە. ئێمە تێبینی ئەوەشمان کردووە کە ئەم بابەتە کاتێک ئێمە بەنێو شەقامەکاندا گوزەرمان کردو لە کارکردنی منداڵان وەلەوەی کە پەیوەستە بەم بابەتەوە منداڵان کەمترین مافی خۆیان نییە بەڕاستی. بەڵێ هۆکارەکەی چییە جێبەجێکردنی ئەو یاسایە لاوازە بۆ پاراستی مافی منداڵان؟ ئایا ئەمە شەگەڕێتەوە بۆ بەرژەوەندی شەخصی؟ دەتوانین بڵین کە بابەتەکە بەرژەوەندی تاکە کەسی نییە، بەڵکو هۆکارەکەی یاخود جێبەجێنەکردنی یاساکە بە دیاریکراوەی ئەگەر بە باشی دەری ببڕم ئەوەیە کە دیاردەکە زۆر بربڵاوە، واتە ئەوەندە زۆرە کۆنتڕۆڵ نەکرەوە. ئەگەر یاساکە جێبەجێ بکرێت دەبێتە هۆکاری ئەوەی کە
نیوەی ئەو کەسانەی سەرپەرشتی ئەوانەکەن دەستگیر بکرێن بەڕاستی دەبێ هەمویان ڕوبەڕووی یاسا بکرێنەوە دوای ئەوەش بابەتی بژێوی ژیان و خراپی بارودۆخی ئابووری ئێستای عێراق بۆتە هۆکاری ئەوەی کە خانەوادەکان منداڵەکانیان بنێرنە بازاری کار و سەرشەقام بۆ ئەوەی کار بکەن ڕاستە کاری ڕێگە پێدراو هەیە کاری ڕێگە پێنەدراویشەیە بەڵێ پلانی حکوومەتی عراق چییە بۆ ئەوەی کە بتوانێت ئاستی بژێوی بە ڕادەیەک باش بکات کە خێزان ناچار نەبێ منداڵەکەی بخاتە بازاڕەکانەوە بۆ کارکردن و ڕەنگە هەندێکیشی پەیوەندی بە بژێوی ژیانیەوە نەبێ هەندێک خێزان هەیە ڕاهاتوون لەسەرەوەی کە کار بە منداڵەکانیان بکەن و پارەیان پێ پەیدا بکەن یاساکە چییە بۆ ئەوەی خێزان ناچار بکرێت بەوەی نابێ منداڵەکەی بخاتە ناو بازارەوە بۆ کارکردن ینی ڕێکارێک هەیە بگیرێتە بەر بەرامبەر بە خێزانەکان بەڵێ ئێمە چاوەڕێ دەرکردنی یاساکەینەوە دەبێ ببینین سزاکان چی دەبن بۆ ئەوەی پابند بکرێن و ئەو خێزانانە چۆن سزا دەدرێن یاخود ئەو کەسانێک کە ڕێگە دەدەن منداڵەکانیان کار بکەن چۆن ڕوبەڕووی یاسایی دەبنەوە و بەتایبەتی ئەوانەی کە خوارد تەمەنی 18 ساڵن چکامە لە یاسا جێگیرکراوە پێویستە ئەو کەسانە یاخود ئەو منداڵانە بخرێنە بەر خوێندن بپارێزرێن و هەموو ڕوویەکی دەرونی و تەندروستی و کۆمەڵایەتیەوە پارێزبندیان هەبێت. بەڵێ بەڕێز حەیدەر ئەڵقوڕەیشی سەرۆکی ڕێکخراوی داهاتووی منداڵان لە بەختەوە لەگەڵماندا بووی سپاس بۆ کاتەی بە ئێمەتاندا.